دەبێت نەوت بنێردرێت ئەو کات موچە دەنێردرێت و هۆکارە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان تووشی قەیران بێت. ڕاستەوخۆ ئەو هێرشە درۆنیانە بوونەتە هۆی ڕاوەستانی بەشێک لە چێلگە نەوتیەکان. دکتۆر سیروان سڵاوت لێبێ، سوپاس بۆ ئەم دەرفەتە. لەوە دەستوێ دەکەم ماوەیەک لەمە و بەر ژمارەیەک هێرشی درۆنی بە درۆن کۆمەڵێک چێلگەی نەوتی جیاواز لە هەرێمی کوردستان بە ئامانج چیران. پێم بڵێ زیانی ئەو هێرشە درۆنیانە چییە بۆ سەر چێلگە نەوتیەکانی هەرێمی کوردستان و چ کاریگەریەکی ڕاستەوخۆ لەسەر توانای بەرهەمهێنانی نەوت دروست دەکات؟ زۆر سپاس بۆ ئەوەی بەڕێز. ڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر بەرهەمهێنانی نەوت و دەرهێنانی نەوت، چونکە هەر هێرشێکی درۆنی یاخود هەر هێرشێکی دیکە کە دەکرێتە سەرکەرتێکی استراتیژی لە وڵات ڕاستەوخۆ دەبێتە هۆی ئەوەی کە ئەو کەرتە تووشی کێشە و گرفت بێت. یەکێک لە کەرتە گرنگە استراتیژیەکان نەوتە لە هەرێمی کوردستان کە بە شادەماری ئابووری هەرێمی کوردستان دادەندرێت. بۆیە ڕاستەوخۆ ئەو هێرشە درۆنیانە بوونەتە هۆی ڕاوەستانی بەشێک لە چێلگە نەوتیەکان لە بەرهەمهێنانی نەوت و بەشێکی دیکەیان بۆتە هۆی ئەوەی کە بە تایبەتی کارمەندە بیانیەکان کە لە چێلگە نەوتیەکان کار دەکەن لە چێلگەکان دوور بکەونەوە و بەشێکیان بگەڕێنەوە بۆ وڵاتانی خۆیان. ئەوە بۆتە هۆی ئەوەی کە ڕێژەی بەرهەمهێنان لە چێلگەکانی هەرێمی کوردستان تا ڕادەیەک کەم ببێتەوە کە دەتوانین بڵێن نزیکەی لە 600 بەرهەمهێنانی نەوت لەو چێلگانە بەهۆی ئەو هێرشە درۆنیانە کەم بۆتەوە. خاڵێکی دیکە کە زۆر گرینگە ئەوەیە کە ئەو چێلگانەی کە کراونەتە ئامانج بە تایبەتی لە چێلگەکانی پارێزگای دهۆک بە باشترین چێلگەکانی هەرێمی کوردستان دادرێن بۆ بەرهەمهێنان کە ڕۆژانە ڕێژەیەکی زۆر لەو نەوتەی کە لە هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێت لەو چێلگانە بوونە و ئەوە بۆتە هۆی ئەوەی کە ڕێژەی بەرهەمهێنان لە هەرێمی کوردستان بە ڕێژەیەکی بەرچاو کەم ببێتەوە، کە ئەوەش پێم وایە ئامانجێکی سیاسی اقتصادی لە پشتەوەیە بۆ ئەوەی کە ئەو کێشە و گرفتانێکە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی هەیە قوڵ بکرێتەوە زیاتر. دکتۆر چەند کاتوان پێویستە بۆ ئەوەی چێلگە نەوتیەکانی هەرێمی کوردستان بگەڕێنەوە دۆخی ئاسایی خۆیان و وەکو ڕابردوو دەست بە بەرهەمهێنانی نەوت بکەن؟ ئەو چێلگانە بە ناوچەی استراتیژی بەرهەمهێنان دادەندرێن، بە ناوچەی استراتیژی ئابووری دادەندرێن. هەر زەرەر و زیانێک کە بەو ناوچانە دەکەوێت پێویستی بە کاتێکی زۆر هەیە بۆ ئەوەی جارێکی دیکە بگەڕێتەوە ئاستی بەرهەمهێنانی بەر لە هێرشەکان. بۆ نمونە هەر چێلگەیەکی نەوتی ڕەنگە پێویستی بەلایەنی کەم 20 ڕۆژ بۆ مانگێک هەبێت ئەگەر بە چڕوپڕی کاری تێدا بکرێت، ئەگەر هەموو ئەو ئەندازیار و یاخود ئەو شارەزایانەی کە لە کەرتەکە کار دەکەن بگەڕێنەوە سەرکاری خۆیان. بەڵام لێرە دووشت هەیە. یەکێکیانەوەیە کە ئەو ماوە زۆرەی کە پێویستە بۆ نمونە نزیکەی مانگێکی پێویستە، خاڵی دووەم ئاەتکەی ئەو وەکو دەڵێ ئەندازیارانە دەست بە کارکردن دەکەنەوە. بۆیە ئەوە مەبەستێکی سیاسی لە پشتە و هۆکارە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان تووشی قەیران بێت. لە بەرامبەرەوەشدا دەمەوێت ئەوە باز بکەم حکوومەتی عێراقی کردیوتە مەرز ئیلا دەبێت یان دەبێت نەوت بنێردرێت ئەو کات موچە دەنێردرێت کە هەمویان ئەگەر کۆ بکەینەوە ئەوەیە کە دژایەتیکردنی هەرێمی کوردستانە، لێدانە لە ئابووری هەرێمی کوردستان و دروستکردنی دۆخێکی نالەبارە بۆ هەرێمی کوردستان تاوەکو بتوانن کێشەکانی حکوومەتی هەرێمی کوردستان قوڵتر بکەنەوە. بەڵام دەمەوێت باز لەوە بکەم ئیرادە و توانا و خۆڕاگیری خەڵکی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بۆتە هاندەرێکی باش بۆ ئەوەی بەسەر ئەو بربەستانەدا زاڵ بین، چونکە بەڕاستی خۆڕاگری و سەبر و ئارامی دانیشتوانی هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە لایەنەکانی دیکەی تووشی شۆک کردووە. ئەوان پێیان وا بوو بە لێدانی چێلگە نەوتیەکان هەرێمی کوردستان تووشی قەیرانێکی گەورەی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی دەبێت. بەڵام تێگەیشتنی دانیشتوانی هەرێمی کوردستان بۆ دۆخەکە خاڵێکی گرنگی و وەچەرخانە بۆ ئەوەی کە بتوانین ئەو قەوارەی هەمانە بیپارێزین و پلانی دژمنان کوچەڵ بکرێتەوە. دکتۆر باوە کۆتا پرسیارم بێت، قەبارەی ئەو زیانانە چەندە کە کراوەتە سەر چێلگە نەوتیەکانی هەرێمی کوردستان؟ ڕۆژانە بەلایەنی کەم لە چێلگەکانی هەرێمی کوردستان زیاتر لە 250,000 بەرمیل نەوت بەرهەم دەهێنرێت. هەموو ئەو چێلگانەی کە ئێستا وەکو باسم کرد لە سەرەتا هێرشیان کراوەتە سەر ئەو چێلگانن کە ئینتاجی زۆری هەیە. ڕاستەوە خۆ دەتوانین بڵێن ڕۆژانە ڕێژەی بەرهەمهێنان لە هەرێمی کوردستان لە نێوان 150 بۆ 200,000 بەرمیل لە کاتی ئێستادا
کەم بۆتەوە کە ئەوە زیان بە ئابووری هەرێمی کوردستان لەلایەک و زیان بە ئابووری عێراقیش دەگەێنێت لەلایەکی دیکە.